منداڵانی بێباوکیان بانگێش کردووە تا ئەو بڕە هاوکاریان پێ بدەن کە لەلایەن خێرخوازانەوە بۆیان دابین کراوە. دەستگای خێرخوازی بەخشین ئەم هاوکاری کردووە بە موچەیەکی مانگانە و لە کاتی خۆیدا پێیان دەدات. سوپاس بەخوای گەورەوەی کە بڕیارمان ناوە یارمەتیدانی منداڵی بێ باوک و یارمەتیدانی کەم ئەندام و هەژار و کردنی سێخان و پاشانیش دابشکردنی سەبەتەی خۆراک و دابشکردنی عەرەبانەی شەحن کورسی شەحن بۆ کەم ئەندامان. ئەمڕۆ لە چوارچێوەی جێبەجێکردنی ئەو پرۆژانەدا سوپاس بەخوای گەورە 100 منداڵی ترمان وەتە منداڵی بێ باوکمان بەسەر کردەوە لە ڕێی خێرخوازانەوە کە یەکی بڕی 130,000 دیناریان بۆ ئامادەکرا بوو. واتە ئەوەی کە ئەمڕۆ تا ئەم دقەیەکە 18 ڕەمەزانە ئێمە قساکەین لە شاری سلێمانیا بەس بۆ منداڵی بێ باوک 48 ملیۆن دینارمان سەرف کردووە و خەرج کردووە بە بڕی 100,000 و 130,000 دینار و ئەوەی کە بۆیان دیاری کراوە لەگەڵ هەندێکیان خواردنیشی لەگەڵا بووە شتی تریشی لەگەڵا بووە. جگە لەم 650 مناڵەی موچەی مانگانەیان هەیە سەدان منداڵی دیکەش کە ناویان تۆمار کردووە لە دەستگاکە هاوکاری دەکرێن. لە سەرەتای مانگی ڕەمەزانەوە تاوەکو ئێستا 48 ملیۆن دینار بە منداڵانی بێباوک بەخشراوە لەگەڵ ئەوەشدا سەبەتەی خۆراک و دابینکردنی کورسی کارەبایی بۆ خاوەن پێداویستە تایبەتەکان و دروستکردنی سێخان و بۆ هەژاران لەم پرۆژانە بوون کە بەخشین لە مانگی ڕەمەزاندا جێبەجێ کردوون. ژماریم ئەو منداڵانە زۆرن ئێمە بۆ خۆمانەوەکو دەستگاکە زیاد لە 650 منداڵمان هەیە کە موچەی جێگیری هەیە مانگانە. بەڵام ئەوەی کە تۆ فەرموویت زۆرمان لایەکە ڕەنگە بە سەدەها و هەزارەهامان لابێت کە مستەمسەک و بەڵگەنامەکانیان لا ئێمە هی وەفادنامە و تەسکەری مناڵەکانیان ئەمانەی کە ئێستا یارمەتیان دەدەین ئەوانن کە موچەیان نییە لە ساڵەکە تا 2-3 جار لە مانگی ڕەمەزانە لە جەژنەکانە لە بۆنەکانە یان هەر خێرخوازێک بێ پرۆژەیەکی خێرخوازیە بێ لەگەڵ منداڵ بێ باوکە لەمانە یارمەتیانین کە موچەیان نییە. ئەم ساڵ کە مەوزوعی ئەم نەخۆشی ڤایرۆسە هەبوو هەژار زیاتر بوو چونکە ساڵانی ڕابردوو کەسێک کە تا ئێوارە کار و کاسبیەکرد ئەیتوانی قوتی ماڵ و مناڵی پەیدا بکە. بەڵام ئەمڕۆ ئەم ساڵ ئەوە 2-3 مانگە خەڵک لە ماڵەوە کەرەنتینە کرابوو وەزعێکی زۆر خراپ و ناخۆشاتەوە بەسەر خەڵکیداوە. ئەو منداڵانش کە ئێستا ئەمە یارمەتیان دەین زۆربەی زۆریان هەژارن لەگەڵ هەژارێکەشا کرێچین یا لە ماڵی برایەکی یا ژوورێکیان ناوەتێ یا لە ماڵی باوکیا دوو ژووریان ناوەتێ یعنی ژیانێکی سادە و هەژاری بەسەرە بن. خێرخوازان بەخشینەکانیان بەدەستی بەخشین دەسپێرن ئەوانیش بە ئامانەتەوە بەسەر هەژاراندا دەیبەخشنەوە. بەرپرسی دەستگای بەخشین دەڵێت دۆخی دارایی خەڵک خۆی گونجاو نەبوو. ڤایرۆسی کۆرۆنا و دواکەوتنی موچەی فەرمانبەران هێندەی دیکە خراپی کردووە. ڕێژەی هەژاری هێندە بەرز بۆتەوە بەردەوام لەسەر هێڵی پەیوەندیدان بۆ وەڵامدانەوەی هەژاران و نەداران. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.